لە هەر نۆکەسێک یەک کەس لە جیهاندا دەستی ڕناگات بە ئاوی پاکژ و تەندروست بۆ خواردنەوە. بۆیە حکومەت و ڕێکخراونە حکوومیەکان و خێرخوازەکان لە ستۆکهۆڵم لە وڵاتی سوید هەموو ساڵێک کۆ دەبنەوە بۆ هەفتەی جیهانی ئاو. دروشمی ئەوان بۆ 2007 بریتیە لە ئاو بە فیڕۆدانی کەمکردنەوە و دووبارە بەکارهێنانەوەی. تاد گارنەر لە پەیمانگەی سەرچاوەکانی جیهان لە ستۆکهۆڵم لە ڕێی سکایپەوە پەیوەندیمان پێوە کرد. لە کاتێکدا لە سەدا 4 یان 5 ئاوی بەفیڕۆدراو بەڵام لە ڕاستیدا دەتوانرێت پاکژ بکرێتەوە بۆ بەکارهێنانی بۆ هەر مەبەستێکی بەسوود. هاوکات زیاتر لە سەدا 90 ئاوی بەفیڕۆدراو ئاوی پاک خۆرسکە. بەڕاشکاوی پێویستە هێندێک مەوادی بەسوود و هەندێک کانزای لێ جیا بکرێتەوە. بەڵام ئێستا کە تەکنۆلۆژیا بە بەرفرەوانی لە ئارادایە بۆ چارەسەرکردن و پاکەشکردنەوەی ئاوی بەفیڕۆدراو. هەروها دەژڵێت هەنگاوێکی ئاسانە کە ڕەنگە کاریگەریی گەورەی هەبێت و لە هەندێک شوێن ئەمە سەلمێنراوە. چەندین شوێن هەن کە چارەسەری ئاویان کردووە بە ئەندازەیەکی پێوەرسازی کە شیاو بێت بۆ خواردنەوە. ئەگەر ئێوە بیر لەوە بکەنەوە کە ئەمە هەڵبژاردەیەکە، ئەوە هەموو کاتێک بە ئەندازەیەکی گەورە بیرکردنەوەمان لە بەکارهێنانی ئاوی پاکژ بۆ پێویستیەکانمان کەم دەکاتەوە. بەڵام پاکشکردنەوەی ئاوی بەفیڕۆدراو تەنها یارمەتی ئێمە نادات، بەڵکە یارمەتی ژینگەکەشمان دەدات لە ڕێی نهێشتنی ڕژانی ئاو بۆ نێو ڕووبار و زەریاکان. لە سەدا 80 ئاوی بەفیڕۆدراو لە تەواوی جیهاندا پاکژ ناکرێتەوە. ئەمە مانای ئەوەیە دەڕژێتە ناو زەریا و ڕووبار و سیستەمەکانەوە. گرفتێکی دیکە ئەوەیە کە ئێمە زیاتر لەو ئاوە بەکاردێنین کە لە ڕاستیدا هەمانە. پرۆفیسۆری زانکۆی باشووری کالیفۆرنیا سارا فیکنز لە ڕێی سکایپەوە دەڵێت ئەوەی زیاتر زانراوە ئەوەیە ئاستی ئاوی ژێرزەوی کەم دەبێتەوە لەبەر ئەوەی کە بۆ کاروباری کشتتوکاڵی بەکاری هێنراوە و کەواتە ئەمە مانای ئەوەیە کە ئیتر ئێمە ناتوانین ئەم کارە بکەین بۆ ماوەیەکی دوور و درێژ. لە ڕاستیدا ئێمە دەبێت ئەوە بگۆڕین کە ئێستاکە دەیکەین. بۆ گارژنەر ئەمە مانای ئەوەیە پێکەوگرێدانەوەی چارەسەری تەکنۆلۆژی ئازنەزم وەک نۆژەنکردنەوە و چاکردنەوەی لێچوون و تکەتکی بۆریەکان و بەکارهێنانی بواری تەکنیکی باڵا وەک گویزگەکانی شیکردنەوەی ئاوی سوێر و بەکارهێنانی تەکنۆلۆژیای ئاودێری پێشکەوتوو. ئەو یەکێکە لە مافەکانی مرۆڤ و ئێمە دەمانەوێت دڵنیا بینەوە لەوەی کە هەموو کەسێک توانایی دەستڕاگەیشتنی هەبێت بۆ ئاوی پاکژی زۆر و خاوێن و بەڵام ئێستا کە ئێمە نەمان خستۆتە ئەو بارەوە کە پێشنیارکراوە کە ئەو مافی مرۆڤ و هەموو کەسێک مافیەوەی هەیە بەشی خۆی بە یەکسان بەربکەوێت. بەڵام بۆ ماوەیەکی کەم گارتنەر دەڵێت ئەو لە دۆخێکی ناسەلامەتدایە و بەشی هەموو کەسێک ناکات. ئەمە بۆتە بەشێک لە ڕاستیەکانی ژیانی ئێمە.